والله بەنسبەت ئێستا کە بارانە کە تاسەش دەبینی دیار نییە ڕم لێ دەی ڕۆژەم لێمدا تاسەکە قۆر بوو ڕم بەیاد بۆ بەرینەکەم شکا و سنعات ئیشەکەی تەکسیژ کەمە ئێستا حەز دەکەین کە ئەو ژنگەی لێ ماوەردەگیری لێ سەرف کرێتەوە لە جادە و بانەوەی پێویستە کە ئەو ژنگەی وەردەگیری لە جادە و بانەکەی سەرف کرێت پێما خۆشەوە ئەو پارەی کە لە ژنگی لۆژنگی وەردەژی لازم لە ڕێگەم بان سرف کرێتەوە واللهی ئەگەر لێرە و هاوە ئەوە تەشکیلبێت حکوومەتی نوێگەنا هەتا ئێستا هیچ تشوان نەکرا هەموو جادەکان قۆرت و تاسی تێدایە پێویستە ینی بەردەوام لە تەعمیرات و سەرفی کاتەوە پارەی لە ژنگی وەردەگیری داواکارین ئەو پارێکە بە بیانووی باز و ڕێگە و بوان و ژینکە پارێ زۆر دەگیرێتن سوودی لێوە بگرین لە بۆ دروستکردنی شەقام و شۆسی زیاتر بە تایبەتتر نەحیە و قەزاکان یعنی هەر با باسی ناو شارەکان نەکەین چکە بەشێکی زۆر هاوڵاتی و یاخود دانیشتوی شەقا نیشتەجێی دێهات و گوندەکانن دەبی پارە سەرف بکرێت لە بۆ دێهاتەکانیش لەبەرێ ئەمن ئێستا هاوڕێمێ یاخود برادر و ناسای و خزم دۆست و حباب مەیە لە دەرەوە شارن بەدڵنیایی ئەو دەهاتی کە ئەوان لێ نیشتەجێن یعنی بگرێ هەر شەقامیشی نییە لە ڕاستیدا سندوقی ژینگە هەیە لە بەپێی ئەو یاسایی کە ئێمە کاری لەسەرەکەین بەڵام داهاتەکانی سندوقی ژینگە لەگەڵ قەیرانی دارایی سلاحیاتەکانی لە ئەنجومەنی وەزیرانە لە وەزارەتی ناوخۆیە لە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆیە کە ئەوان ئەم ئیجرعاتە مالیە ئەکەن ئێمە داهاتەکان وەرناگرین داهاتەکە نایەتۆ لای ئێمە و ئێمەش توانای خەرزکردنی ئەو داهاتانەمان نییە بەڵکو ئەم زانیاریە زیاتر لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆیە بەڵێ ئێمە چەند جارێک داوامان کردووە کە ئەو غەرامە و سزا و پێبژاردن و داهات و هەر شتێک کە ناوی لێ ئەنەی کۆمەک و بودجە هەر شتێک کە ناوی لێ ئەنەی بە ناوی ژینگە کە لە کوردستانە هەیە ڕێژەیەکی دیاریکرا و نسبەتێکی دیاریکرا و لە سلاحیاتی دەستەی ژینگە بێ بۆ ئەوی ئێمە جارێکی تر بتوانین لە چاکردنی ژینگە لە پاراستنی ژینگە لە چەلاچەکانی ژینگە بەکاری بێنین وەڵامەکەی قەیرانی دارایی گرفتێکی سەرەکی بوو کە ئەنجومەنی وەزیران ئەولەوێتی دابەشکردنی موچە بوو ئەولەوێتی دابەشکردنی ئەوەی فەرمانبران و مامۆستایان و بەگشتی قەیرانی دارایی بوو لەبەرەوە هەموو ئەو زۆرە دەهاتانە گەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی ناو